کردستان میرگسور لەگەڵ دوانەوەندی قوتابخانەی میرگسووری تێکەڵاو هەستاوین بە ئەنجامدانی کار و چالاکیەکی بەرفراوان کە خۆی لە خۆیدا لە چەند کار و لە چەند بەڵگەیەک پێک دەهات بەڵگەی یەکەمیان بریتی بۆ لە یادکردنەوەیەک هاوخەم دەربڕنی هاوخەمیە بۆ شەهیدانی چارلز سلتەمەندی شاری سۆرانی خۆشەویست کە تایدا چواردە کەس بوونەتە قوربانی وە لە دواتریشدا یادی دامەزراندنی هەفتەیەک ساڵەی یەکێتی ئافرەتانی کوردستان بە چەند کار و چالاکیەک کرایەوە کە ئەم کار و چالاکیە لە سەرەتادا بریتی بوو لە پێشاندانی پێشانگایەک و هەروەها پێشانگای کورد و سروشتکە لە ڕێکخراوی کورد و سروشتەوە ئامادە کرابوو و لە هەمان کاتدا لە دوای ئەو بەڵگەی پێشاندانی کەلوپەلی کوردەواری و کەلتوری کوردی و لە کوردی خۆمان بوو و بەڵگەکانی تریش بریتی بوون لە پێشاندانی خواردنی کوردی و هەروەها شیرینی و میوە کە بە شێوازێک کە بەکوپێک ڕێکخراوە. بۆنەی هەفتەیەک ساڵی دامەزراندنی یەکێتی ئافرەتانی کوردستان پیرۆزباییەکی گەرم سەرجەم ئافرەتانی کوردستان و هەموو جیهان دەکەین. ئێمە وەکو ئەنجومەنی مێرگەسووری یەکێتی ئافرەتانی کوردستان بەم بۆنە پڕشکۆیەوە ئەمڕۆ چەندین چالاکیمان ئەنجامدا لە قوتابخانەی دوانەوەندی مێرگەسووری تێکەڵاو و سەرەتای چالاکیەکەمان ماتەمگێڕان بوو بۆ شەهیدانی 8 دیسەمبەری سۆران. دواتر چالاکیەکەمان بە شکاندنی کێکی ساڵڕۆژ دەستی پێکرد و هەروەها کردنەوەی پێشنگایەکی فۆتۆگرافەر و هەروەها خواردنی کەلەپوری کوردەواری و هەروەها میوە و شیرینەمەنی و شتە کەلەپوریەکان. ئەمڕۆ ئێمە داوینە قوتابخانەی دوانەوەندی مێرگەسووری تێکەڵاو هەستان بە ئەنجامدانی چەندین چالاکی جۆراوجۆر بۆنەی یادی ڕۆژی دامەزراندنی ڕێژداری ئافرەتان بە مەفەنگی لەگەڵ ئەنجومەنی ئافرەتان کرالی هاوکار بەڵکۆم بۆەوەی کە ئەم جۆرە چالاکانە ئەنجام بدەین یەککردنی لە چالاکیەکانماندا کردنەوەی چەندین جۆری پێشاکەی جیاواز لەوانە هێنانی چەندین خواردنی کلتوری وەروەها شیرینی وەروەها چەندین چالاکی دیکەی جۆراوجۆر قوتابخانەکەمان دەکراون. ئێمە وەکو قوتاب زۆر خۆشحاڵ بووین بۆەوەی کە ئەم جۆرە چالاکانە لە قوتابخانەکەماندا ئەنجام دراون. بەڕوا بەڕاستی ئەم چالاکە نەتیجەی ئەوەی کە لە هەموو قوتابخانەیەک ئەنجام بدرێت بۆ ئەوەی کە ئاستی پەروەردە و هەروەها ئاستی زانستی قوتابیان بەرەو پێش بچێت و قوتابیانیش بمە خۆش دەبن.